سێم یەکشەمەی تشرینی دووەم واتە مانگی 11 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆیە. ساڵی 2021 ساڵێکی پڕ لە ڕووداوی هاتوچۆ و مردن و برینداربوون بووە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە کە تیرۆری سپی پێدەوترێت. لە هەولێر 844 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە، 652 کەس لە ڕەگەزی نێر بریندار بوون و 133 کەسیش گیانیان لەدەستداوە. لە ڕەگەزی مێش 190 کەس بریندار بوون و 27 گیان لەدەستدان هەبووە. هەرچی پارێزگای سلێمانیە ڕێژەکەی زۆرترە. 1081 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە، 2498 بریندار لە ڕەگەزی نێر و 159 گیان لەدەستدان هەبووە، 691 بریندار لە ڕەگەزی مێ و 34 گیان لەدەستدان هەبووە. بە کۆی گشتیش لەسەر جەم پارێزگاکان 2509 ڕووداوی هاتوچۆ لە ماوەی ئەم ساڵدا هەبووە کە تیایدا 530 کەسیش گیانیان لەدەستداوە و زیاتر لە 6000 کەسیش بریندار بوون. چالاکێکی بواری هاتوچۆ دەڵێت حکومەت لێرە نازانێت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ قوربانیاندا بکات و زۆر نابەرپرسیارە بەرامبەر بە قوربانیانی هاتوچۆ. کە قوربانیەکە دروست دەبێت هەڵبەتە کۆمەڵێ لایەنی معنی هەیە بۆم بوارە مەسەڵەن ئەگەر بێت و جەستەی شوێنێکی لەدەست بایە بێ بە خاوەن پێداویستی تایبەت هەمە چەندەها شوێن و ئەسەسە هەیەکەوە خزمەتی ئەو کەسە ئەکەن و وای لەکەن بیگەێنەوە ناو کۆمەلگا بە ئاسانی بە شێوەیەکی گشتی جیاوازیەکی زۆر هەیە. مافی مرۆڤ لەوێ زۆر هەیە، یعنی مرۆڤ لە سەر و هەموو بەهاکانەوەیە لە ڕاستیە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوان زیاتر ڕێگری لەوە ئەکەن، ینی پرۆژە تۆکمەکەیان ئەوەیە قوربانی کەمکەنەوە پێش ئەوەی ڕووبە. ئێمە کە ڕۆیە بەس ژمارەکانە ژمێرین بەداخەوە هەمیشە لە هەم سەرجەم ڕاگەرنەکانەوە قسەم کردووە لە هەرێمی کوردستان ئێمە لە بە 5 ساڵ جارێ بەقەر هەڵەبجە قوربانیمانەیە لە بواری هاتوچۆ و هیچ کەسێکیش بەداخەوە یعنی ئاوڕێکی لێ ناداتەوە. سەرۆکی ڕێکخراوی ترافیک دەڵێت حکومەت هیچ پلانێکی نییە بۆ کەمکردنەوەی قوربانیانی هاتوچۆ. لە کاتێکدا لە زۆربەی وڵاتان بۆ کەمکردنەوەی قوربانیانی هاتوچۆ پلانی 5 ساڵە و 10 ساڵە دادەنرێت، بەڵام حکومەت لێرە دەستەوستانە و لە ڕووداوانە تاوانباری سەرەکیە. یەکەمین هۆکاری گیان لە دەستدانی مرۆڤە ئێستا لە کوردستانە ڕووداوەکانی هاتوچۆ، بەڵام کابینی لێرە و لەوێ بەرپرسانی حکوومەت کە لێدوان لەسەر ئەم مەسەلەیە یا بە تەواتی بێخەبەرن یا هەوڵیان خۆیان لە بەرپرسیارەتێکە بدزنەوە بە شێوەیە لە شێوەکان باز لەوەکەن بۆ نمونە شۆفێران خۆیان پابندنین مرۆڤی ئەم وڵاتە خراپە و ئەوان یعنی بۆ شێوەیە باسێکەنەوەگەوەی کەسانی هاتبێتنە سەر شەقام لە جیاتی ئۆتۆمبیل لێخوڕین کاری خۆکوژی بکەن وەگەوەی کە ژیانی خۆیان لێ بێزار بێ، بەڵام لە ڕاستی ئەمە ئەرکی حکوومەتە کە بمخەمەوە بێ. حکومەت پێویستە پلانی هەبێ بۆ ئەم کارە واوی کەی بینین پلان نابینین. بەشێکی دیکە پێیان وایە ئەوانەی قوربانی هاتوچۆن لە ڕووی دەرونی کۆمەڵاتی و تووشی داڕوخان دەبن و پێویستیان بەوەیە چاودێری بکرێن و قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە، بەڵام حکومەت لەم بابەتەش بێباکە. قەیرانی هاتوچۆیە کە بەقەدەر شەڕی دوو دەوڵەت یا بەقەدەر شەڕی ناوخۆ قوربانی نەخوازراو هەیە، هەم لە ڕووی جەستەییەوە و هەم لە ڕووی نەفسیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی مادیەوە خەڵک تووشی زەرێکی ئەوتۆوە بێ. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئاکتیڤ نەبوونی لایەنی هەم ئیداری ئەو حکوومەتە، ینی حکوومەت بەرپرسی یەکەمە لە چالاکی کۆمەڵگا، ئەترایە چالاکی هەر جۆرە شتێک هەبێ. سەرڕای ئەوەی بەردەوام لە ڕێگەی بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆوە پارەیەکی یەجگار زۆر بە ناوی ڕێگەوبان لە هاوڵاتیان وەردەگیرێت، بەڵام بەشێکی بەرچاوی ڕووداوەکان بەهۆی خراپی ڕێگەوبانەکانەوەن. ئەو پارێژ لە شۆفێران وەردەگیرێت، کەس نازانێت چی لێ دەکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.